هەوڵی لایەنەکان بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەردەوامە. سەرۆکایەتی یاریمی کوردستان 25 شوباتی 2024 وەکو هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دیاری کردووە. دەبێت لەو کاتەدا هەڵبژاردن بکرێت، بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان لەگەڵ لایەنە سیاسیەکان لە گفتگۆدایە بۆی کە بتوانن بە دوور لە مزایداتی سیاسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە وادەی خۆیدا بکرێت. پرسی کۆتای پێکاتەکانی شێکێک لەو بابەتانەیە کە لایەنەکان پێداگری لەسەری دەکەن بۆ بۆچوونی جیازەوە. من زیاتر قسە دەکەم سەبارەت بەم بابەتە بەڕێز دکتۆر ڕێبوار بابکەی ئەنجامی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لێرە لەگەڵما. زۆر بەخێر بێ. هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە 25 شوباتی 2024 دا بەڕێوە دەچێت. چەندە پێداگرن لەسەرەوەی کە دەبێت لە کاتی خۆیدا هەڵبژاردن بکرێت بۆچی ئەبێ بکرێت؟ بێگومان بەرەوەی وەڵامی پرسیارە دەمەوە گوڵباخان ئەمێ ئاماژە بۆ کەمکاریمی کوردستان ڕووبەڕووی کۆمەڵێک ئاڕنگاری جددی بۆتەوە کە مەترسی هەیە هەم بۆ سەرقەواری یاریمی کوردستان هەم بۆ مەسەلە دەستکەوتە دەستوریەکانی یاریمی کوردستان. یەکێک لە دەستکەوتە دەستوریەکان دەستکەوتە یاساییەکانی یاریمی کوردستان مەسەلە پرسی هەڵبژاردنە. بۆیە پێویستە کە بزاوێک و لڤینێکی سیاسی دیبلۆماسی ئەو تۆ هەبوو چۆن ئەمڕۆ کۆبوونەوەیەک نێوان پارتی دموکراتی کوردستان بزودنەوەی گۆڕان دروست بۆ تاوتێکردنی کۆمەڵێک مەلەف یەشێک لەو مەلەفانە مەلەفی هەڵبژاردنە. ئەمێ ئاماژە بۆ بکەم کە چۆن پاراستنی هەرێمی کوردستان کە جەنابی سەرۆک بارزانی و هێزی پێشبەرگەی کوردستان بوونە قەڵای پاراستنی هەرێمی کوردستان ئاواش مەسەلەی هەڵبژاردنەتوان بڵام شورای بەردەوامبوونی دیموکراسیەت و پرسەکانی دیموکراسیەت و پاراستنی سیستەمی سیاسی حکومڕانیەتە لە هەرێمی کوردستان. بۆیە بە هیچ شێوەیەک ئەگەر لە کاتێکدا هەڵبژاردن دواخرا بۆ جارێک ئەمە پێمان وابوو کە هەڵە بوو، بەڵام بۆ جاری دوم ئەبێت کە هەڵەیەکی کوشندە هەڵەیەکی استراتیجی کە ڕەنگە تەعویز نەکرێتەوە و بە تایبەتیش ئێستا پرسی هەڵبژاردن لە دەستی کەوتۆتە چۆن بڵێ قەدەرێکی سیاسی ئەو تۆ ڕەنگە هەرێمی کوردستانە دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان کەمتر بتوانن بڕیاری لەسەرەوە بدەن. بۆیە وا پێویستەکە واجبێکی ئەخلاقی، واجبێکی سیاسی، واجبێکی حزبی نیشتیمانیە لەسەر هەموو هێزولانە سیاسەکەن کە پابند بن بە مەرسومی سەرۆکاتی هەرێمی کوردستان کە بریتە لە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن کە بریتە لە 25 شوباتی ساڵی 2025. ناکرێت بە هیچ شێوەیەک هیچ هێزێکی سیاسی، لایەنێکی سیاسی، کەساتێکی سیاسی بە بیانووی ئەوەی ڕێخستنی زێتری نێوماڵی خۆی پرسی هەڵبژاردن بکاتە قوربانی بەرژەوەندی حزبەکان. ئەبێ پرسی هەڵبژاردن ئەولەویەتێکی ئەو تۆ بێ لە پێش هەموو هێزولانە سیاسەکان بەڵکو بگرە خاریتەی تەریق بێ بۆەوەی کە پرسی هەڵبژارد پرسە دیموکراسیەکان لە هەرێمی کوردستان زیاتر گەشە بکە بەرەو پێشچوونی باشتر ببات. بە دوجار کەیانی سیاسی یا مەنزومەی حکوم لە هەرێمی کوردستان پارێزراوتر بێت. باشە لە ئێستادا هیچ ڕێگریەک هەیە لە بەردەم بەڕێوە نەچوونی هەڵبژاردن لەگەڵ لایەنەکان تا چەندە هەماهنگن لەسەر بابەتە؟ خۆی بەڵێ مەرسومەکە دەرچووە، بەڵام بڵێ هیچ مەترسیەک نییە لەوەی کە هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێن پێم وایە بەڵێ مەترسی هەیە، چونکە هەوڵ هەیە، هەوڵ هەبووە هەوڵ بەردەوامە بۆەوەی کە چ مەسەلەوەی کە سکاڵا بکەن لە دادگای فیدرال لەسەر مەسەلە یاسای هەڵبژاردن لەسەر پرسی کۆتاکان ئەوە بۆ خۆی دەلالەتە لەوەی کە ئەوانەی چوون سکاڵایان کردو نانەوێت هەڵبژاردن بکرێ، چونکە خۆیان نەزانن کە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان یاسایەک نییە کە ماوەکەی بەسەرچوو بێ، یاسایەک نییە کە خەوشی تیابێ. مەسەلەی پرسی پێکاتە ئەگەرچی ئێمە وەکو پارتی دموکراتی کوردستان سەرکردایەتی ئێمە لاری نەبووە لە ماوەی گفتوگۆکانی سیاسی نێوان ئێمە و یەکێتی لەسەر مەسەلەی ئەوەی کە ئێمە ڕازی بووین کە هەڵبژاردن لەسەر 4 بازنە بکرێ. مەسەلا پێکاتەکانیشمان بۆ خودی پێکاتەکان جێهێش کە ئەوان بڕیا لەسەر چارە نووسیخواندن، بەڵام ئەم هەوڵانە هەوڵی مەترسیدارن، هەوڵی نەزۆکن، خوێندنەوەی ئەوەشی لەیەکرێت کە ئاستەنگێک بن بۆی کە هەڵبژاردن لە کاتی خۆیان نەکرێت. باشە بابەتی کۆتای پێکاتەکان کاماژتان پێکرد لە ماوەی ڕابردوودا لە نێو لایەنە سیاسیەکان زۆر قسەباسی لەسەرکرا. ئەمڕۆ شارێکی دیکە لایەنە تورکمانەکان لەگەڵ نوێنەری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کۆبوونەوە پێشتر ناوەندی نێودەوڵەتیش ناوەندگیری ئەم بابەتەی کردبوو، بەڵام پێتان وایە ئەمە بێتە بەربەست و بێت یەکێک لەو بابەتانەی کە گرێکوێری بەردەم هەڵبژاردنەکان بێت. وەکو پارتی دموکراتی کوردستان چۆن دەڕوان نەپرسی پێکاتەکان تا چەندە بەرژەوەندی پێکاتەکان لە بەرچاو دەگیردرێت بە هەڵبژاردننی داهاتوو؟ دەزانی گوڵباخان پرسی پێکاتەکان لە هەرێمی کوردستان ناکرێت تەنها لە ڕەهەندە سیاسەکەی قەتیز بکرێتەوە. پرسی پێکاتەکان لە هەرێمی کوردستان بەشێکە لە وەکو ئۆریژیناڵەتی لایەنە سۆسیۆلۆژیەکەی هەرێمی کوردستان کە ئابێ ئاوا سەیری لێ بکرێت و بەشێکە لە شارستانیەتی کوردستان کە دوجار بری شارستانیەتی هەرێمی کوردستان پێکاتەوە لە چەندی شارستانێک کە پێکاتەکان دروستیان کردووە ئەبێ ئاوا سەیری بکرێت. تاوەکو ئێستا لەسەر مەسەلەی پرسی پێکاتەکان ئێمە ڕایەکی وازح بووە، وتومانە پێکاتەکان بوونیان هەیە، بوونی سیاسیان هەیە، بوونی ئەعلامیان هەیە، حزوڕێکی بەرچاویان هەیە لە دام و دەستگاکانی حکوومەت
ولا خولی پێنجەمی پەڵەباری کوردستان ئەم بابەتە بۆ ئەوان بابەجی بڵێ حەج بڕیارێک بدەن ئەبێ ئێمە هەمومان پێوەی پابند بن ئێخۆ ناکرێ ئێمە چۆن قبولمان نییە بەغدا لە بری ئێمە بڕیار بداوە لە بەغدا لە بری ئێمە موچەکانی ئەگەر چی ناشینێرە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێری ئاواش قبولمان نییە بۆ نمونە لە جیاتی ئەوان بڕیار لە جیاتی پێکاتەیە کە تورکمانە بڕیار دێن مادەم پێکاتەکان هەن ئەبێ ئەمە ڕێز لێگیرا و بێ پێکاتەکان خۆیان بڕیار لەسەر چارەنووسی سیاسی خۆیان شێوەی بەشداریان لە پرۆسی هەڵبژاردن بکردن ناکرێ هێزێکی سیاسی بە بیانووی ئەوەی کە چەند کورسیەکی پێکهاتەکان ببە بێ ئاستەنگ دروست بکە لەوەیە کە لە جیاتی پێکهاتەکانە بڕیار بدە کە شێوەی بەشداریکردنی پێکهاتەنە لە پرسی هەڵبژاردن چۆن بێت زۆر باشە لە ماوەی ڕابردوودا لە هەرێمی کوردستان بابەتی نەناردنی شایستەدارەکانی هەرێم لە بەغداوە بوو بە جێگەی مشتومڕ هەرێمی کوردستان هەموو هەوڵێکی خۆیدا شاندی دانوستان کار دەنێرێت بۆی کە بە پێ و ڕێکەوتنێک کە کراوە موچەدا بەش بکرێت پرسی موچە کرا بە مزایدەی سیاسی و ئێستا دەبینین بایکۆت لە هەندێک ناوچە بەردەوامە لە کاتێکدا کە بۆ بابەتی هەڵبژاردن و بابەتی مزایدە بەکاردەهێنرێت ئایامانە کاریگەری دەکات یەکڕێزی ناوماڵی کورد چەندە گرنگە بۆی کە بتوانرێت ئەم هەنگاوانەی داهاتوو بە باشترین شێوە یەکگیر بن بۆ بەڕێوچوونی هەڵبژاردن بە بابەتەکانی بەرژەوەندی هەرێمی کوردستان بەگشتی وڵای یەکڕێزی نێوان هێزولانە سیاسەکان تەبای ئەوان بە تایبەتی لەسەر پرسە دستوریەکان پێم وایە کڕۆکی سەرکەوتنی هەرێمی کوردستانە بێ بەرامبەر ئەو ئاڵنگاریانەی کە ڕوبەرووی هەرێمی کوردستانە بنەوە لەو ئاڵنگاریانش پرسی موچە و قوتی خەڵکی کوردستانە ئەچووکە پرسی موچە و قوتی خەڵکی کوردستان یەکێکە لە مافە دەستوریەکان کە پێویستە حکومەتی عێراق بەبێ دوو دڵی و دووری خاتەوە لە هەر مزایدەیەکی سیاسی هەر هێزولانێکی سیاسی چ لە کوردستان چ لە عێراق بکاتە کەرستەیەکی سیاسی یا کارتێکی سیاسی بەرامبەر بە پارتی دیموکراتی کوردستان حکومەتی هەرێمی کوردستان بیجوولێنێ چونکە ئەمە قوتی خەڵکێکە و مەعیشەتی خەڵکێک لەسەر ئەمەیە بۆیە وا پێویست ئەکا مراجعەیەکی جددی لایەن ئەو هێزانەوە بکرێت کە پێشتر سکاڵایان کردوەکان هەوڵیاندا و موچەکان بچێتەوە بەغدایان هەوڵیاندا و بە شێوەک لە شێوەکان ئاستەنگ دروست بکرێت بۆی کە موچەکانی هەرێمی کوردستانیان بودجە و شایستەداریەکانی هەرێمی کوردستان لە بەغداوە نەگا مراجعەیەکی جددی سیاسەتی خۆیان بکەن کە بە سیاسەتێکی هەڵەیە ئەمە ناچێتە چوارچێوەی ئەرکە نیشتیباریەکان بەڵکو بە پێچەوانەوە ئەوان ئایان خاتە بەردەم بەرپرسیارەتێکی گەورەی مێژووە دوجار مێژوو لیان قبول ناکە ئەمە پێویستەکە ئەجندای سیاسی هەموو هێزولانە سیاسەکان من بۆ چارەسەرکردنی ئەم پرسە لە کاتێکدا ئەم پرسە بەرەو پێچوونی باشی بەخۆیەوە بینەوە دواسەردانی جنابی سەرۆکی حکوومەت کاک مەسعود بارزانی بۆ بەغدا لێک تێگەیشتنی باشی گەڵاڵ لێکرا و چۆن بڵێ ئاسەوار و یان دەرەنجامی سەردانەکان بە شێوەیەک بوو کە حکومەتی عێراقش بە شێوەیەک لە شێوەکان بێتە پێشەوە بڕیارێکی موقەتیان داوە لەوەی مەسەلە 700 میلیارد دینار مانگانە بێ بۆ سێ موچە بەڵام لەگەڵەوەشدا هەوڵێک تەقەلایەکی ئەوتۆ هەیە بۆی کە ئەم پرسە بە شێوەیەکی ڕیشەیی چارەسەر پێ لە دەرەوەی مزایداتی سیاسی. باشە دکتۆر ڕێبوار پرسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و بوونی پەرلەمانێکی بەهێز لە هەرێمی کوردستان وەکو دەسەڵاتێکی یاسادانان لە ئێستادا بۆ هەرێمی کوردستان چەندە زەرورەتە لە کاتێکدا کە گۆڕانکاریی زۆر خێرا لە ناوچەکەدا هاتوۆتە ئاراوە ئێستا شەڕی حەماس و ئیسرائیل و ئەو گۆڕانکاریانی کە دێت تێوەگلانی هەندێک لایەنی عێراقی لە ئەم بابەتە و بەگشتی ئەو مەترسیانی کە ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن چۆنی دەبینن بەگشتی خوێندنەوەتان بۆ دۆخەکە چۆنە لەگەڵ ئێستای هەرێمی کوردستان و واقعی کە ڕوبەڕووی دەبینەوە. پێم وایە لە دوای ئەوەی کە دادگای فیدرال لە CIR بڕیاریدا کە بەنا دەستوری بوونی تەمەنی درێژکردنەوەی تەمەنی پەڵەوانی کوردستان پێم وایە لاسەنگێک ئێستا لە نیزامی حکم یان لە سیستەمی حکومڕانیەت لە هەرێمی کوردستان هەیە لەوەیە کە پەرلەمانێک وجودی نییە پەرلەمان بە ئەرکەکانی خۆی هەڵناسێ بە چاودێریکردنی حکوومەت هەڵناسێ لەوەیە لە یاسا دەرناکە لەوەیە لە ئاس ئەم هەڵومەرجانە نییە کە لەسەر ئاسی ڕۆژهەڵاتی ناوین و هەرێمی کوردستان و عێراقەیە وێ پەرلەمانی کوردستان بوونی پەرلەمانێکی کارە کە ئەم چاودێری بەسەر حکوومەتەوە ئەمیش خوێندەوەیەکی ئەوتۆی هەبێ بۆ هەڵومەرجەکان کە بتوانێت ڕای خۆی هەبێ و هەمیش بتوانی باڵانسی هێز ڕاگرێ لە نێوان دەسەڵاتەکانە دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی یاسادانان ئەمە ئەرکێک ضرورەتێکی سیاسی حتمیە پێویستە هێزولانە سیاسەکان هەوڵەکانیان چڕکەنەوە بۆی کە لە 25 شوباتی 2024 هەڵبژاردن بکرێ پەرلەمانێکی کارە بێتەوە کایەوە دەست بەکار بێت. زۆر باشە بەڕێز دکتۆر ڕێبوار بابکەی ئەنجامی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان. سپاس بۆ جەناب. سەرسپاس.